ئەو پیاوە کێیە محاسبەی هەموو بەرپرسە سیاسی و سەربازی و حکومیەکانی هەرێمی کوردستان دەکات لە سەرۆکی هەرێم و حکوومەتەوە بیگرا تا سەرۆکی حزبەکان و بەڕێوەبەری فەرمانگەیەک و زۆری نەشیان خۆیان لێی دەشارنەوە. قادر نادرە فەرموو کاخە پرسیاگە لەسەر شتی ڕۆژنامەنووسێ من ببوورە داوای لێبوردنەکەم. بۆ داوای لێبوردنە کاک پیاوێک کە تەلەفۆن بۆ هەر بەرپرسێک دەکات یان دەبێت بە درۆیەک خۆی لێ بدزێتەوە یان دەبێت وەڵامی پرسیارەکانی بەڕاشکاوی بداتەوە. لە ڕوون هەواڵەوە سڵاوتان لێبێت. بەرپرسە باڵاکانی ئەم وڵاتە کاتێک مل بۆ چاوپێکەوتنێکی ڕۆژنامەوانی دەدەن دەبێت میدیا و میدیاکاری خۆیان بێت یان دەبێت پێشوەختە بزانێت پرسیارەکان چین و بەدڵی خۆی تەرکیان بکات. هەر بۆیە لێپرسینەوەی بەرپرسەکان بووەتە ئەستەم و ئەوەشی ئەوان زیاتر لە یاسا لێی دەترسن تەنیا ڕۆژنامەنووس و ڕای گشتیە. قادر نادر ئەو ناوەی زۆرینەی بەرپرسەکان لێی تۆقیون چونکە لە ڕێگەی تەلەفۆنەوە بێ ئامادەکاری پێشوەختە بە پرسیار دەیانگرێت و دواتر لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا ڕیکۆردی پەیوەندیە تەلەفۆنیەکان بڵاو دەکاتەوە. قادر نادر ڕۆژنامەنووس و چالاکوانە زیاتر لە 2 دەیە کوردستانی جێهێشتووە و لە ئەوروپا دەژیت. داهێنانێکی بۆ لێپرسینەوە لە بەرپرسەکانی هەرێمی کوردستان کردووە. ئەویش بە تەلەفۆن پرسیاریان لێ دەکات و دواتر لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاویان دەکاتەوە. ماوەی 3 ساڵە دەستی کردووە بە تەلەفۆنکردن بۆ بەرپرسە حیزبی و سیاسی و حکومی و سەربازیەکان و تەنانەت دادوەر و پیاوانی ئاینیش. ئەلو بژاری بەڕێوەبەر ئاسایشە دەهۆچی قادر نادر بۆ ڕوون میدیا دەڵێت زۆرینەی بەرپرسەکان کە گوێیان لە ناوی دەبێت تەلەفۆنەکەیان دادەخەنەوە یان بە پاساوی میوان و تەعزیە خۆیان دەدزنەوە و کە منەوانی لە پرسیارەکانی ناترسن و وەڵامی دەدەنەوە. قادر وەختەیەک دوو پرسیارمان هەیە پێمان خۆش ئێستا قادر نادر بووەتە بەرگریکارێکی هاوڵاتیان وەک خۆی دەڵێت وای لێ هاتووە فەرمانبەرێک بۆ ڕێگریکردن لە گەندەڵی و ستەمی بەڕێوەبەرەکەی یان پێشمەرگە و پۆلیسێک لەسەر گەندەڵی بەرپرسەکەی پەنا بۆ قادر نادر دەبن کە بە تەلەفۆنێک بەڕێوەبەر و بەرپرسەکەی لەسەر گەندەڵیەکانی بەسەر بکاتەوە. قادر نادر دەڵێت ئامانجی لەو کارە تەنیا ئەوەیە بەرپرسەکان لە کێشە و گرفتی خەڵک و گەندەڵیەکانیان بە ئاگا بێنێتەوە چونکە ئەو پرسیارانە بە ڕۆژنامەنووسەکانی هەرێم ناکرێت و ژیانیان دەکەوێتەوە مەترسیەوە بەڵام ئەو لە ئەوروپا پارێزراوە. ئەوەی ڕوونە ڕوویەکی بەرپرسەکان لە پشت تەلەفۆنەکەی قادر نادرەوە بۆ ڕای گشتی دەردەکەوێت یان دەبێت وەڵامی ئاشکرا و ڕاشکاوی پرسیارەکان بداتەوە یان دەبێت بە درۆیەک خۆی لە قادر نادر و پرسیارەکانی بدزێتەوە. ئەوەشی ناڕوونە بۆچی بەرپرسەکان لەو هەموو میدیا و میدیاکارەی لە هەرێمی کوردستان هەیە ترسیان نییە کەچی لە تەلەفۆنێکی قادر نادر دەترسن و ئامادە نین وەڵامی بدەنەوە. قادر نادرە کاکە دوسێ پرسیارمان هەبوو ئەگەر جوابمان دەوێت سوپاس دەکەم. وەڵڵاهی کاکە هیچ ئێستا لە کۆبوونەوەم کاک ڕێزوان بەڕاستی دوایی من تاقەتیشم لێ مقابلات توشی بەڕۆم. جەنابەت بناوم قادرە کاک حەمەدخوا و پرسیارە کەچی ئەنی سیر دەکەی 7 کەسی بنەماڵی دەرەزە 1 و 2 تو کەتە ناو سەرکردایەتی حزبێکی ئیشتراکی و هاوڕێیانەوە ببینن ئەوە حەمەی حاجی مەحموودە.